سلااوان لە ببینەرانی خۆشەویستبانیتان باش ئەمڕۆ باسی چەوریەکانی خوێنەکەین. دکتۆر سوورکە و لەتیفم لەگەڵە پسپۆری نەخۆشیەکانی دڵ و خەستەڕەیە. دکتۆر بە خێراتی بانیت باش بانیتان باش باش بۆ بەڕێزت. چەوری خوێن بۆچی هەمیشە لای خەڵک شتێکی بەد و خراپە؟ لە بەرەوەی هەر لە ئەساسا خراپە یاخود لێک تێنەگەیشتنێک هەیە لە نێوان ئەو هەموو چەورێکە لە لەشی مرۆڤایە؟ بگومان وەکو پسپۆڕەکەی ئێمە پسپۆڕی بڵێ نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن کۆڵە دوژمنی سەرەکی بۆریەکانی خوێن بەلای ئێمە و چەوریە. هەموو نەخۆشانی تریش کە ئەبنە هۆی کێشەی بۆریەکانی خوێن هەر لە ڕێی نیشتنی چەوریەوەیە. ئەم چەوریە کە پەڵەیەک دروستەکە لە ناو بۆریەکانی خوێن و ئەم پەڵێ التیاباتێکیان هەوکردنێ دروستەکە و لە داهاتووە ئەم پەڵێ بەرەو زیاد بوون ئەڕوایان مەترسی تەقین و پچڕانی ئەو پەڵە چەوریە هەیە و مەترسی کت و پڕگیران و تەسەبوونەوەی ئەم بۆریە خوێنانە دروستەکە. بێگومان کاڵین چەوریەکان ئێمە دوو جۆر چەوریمان هەیە، بگشتی چەوری سوودبەخشمان هەیە کە ئەو جۆرە چەوریانێک کە هەموو کەس بیخوا هۆشاری تەندروستیمان هەبێ لەبارەیەوە، چونکە ناوەکەی خۆی لەوە هاتووە سوود بە تەندروستی دڵ ئەگەێنە، تەندروستی دڵ و بۆریەکانی خوێن ئەگەێنە. زیاتر ئەو چەوریانەیە کە بۆنوە لە چەرەساتا هەیە، لە سەوزە و میوەکانە هەیە، لە ماسیە هەیە، ئەم چەوریە لە ڕێی وەرزشەوە زیاکات، لە ڕێی بڵێن ژیان لە ناو ژینگەیەکی تەندروستە زیاکات. ئەمانە چەوری سوودبەخشن، کۆمەڵە سوودی هەیە، وەکو دژە ئۆکسان ئیشەکەن، وەکو ئەوەی کە ڕێگری لە دروستبوونی پەڵەی چەوریە زیان بەخشەکان ئەگرێت لە ناو بۆریەکانی خوێناجگەلەوە دژە هەوکردن بە هەمان شێوە هەر ڕێگەی لە هەوکردنی پەڵە چەوریەکان ئەگرێت. لەبەر زۆر گرنگە ئەو چەوریانە بناسرێتەوە کە پێوتێت چەوریە سوودبەخشەکان چۆن گرنگە لە چەوریە زیان بەخشەکان دوورکەوینەوە. ئەوەنەش گرنگە کە لە چەوریە سوودبەخشەکان سوودمەند بین، وەکو وتمان خواردنی هەموو جۆرە چەرەساتەکان ئەتوانین بڵێن چەوریە سوودبەخشەکانی تایە. دکتۆر باسی ئەوە چەوریە زیان بەخشەکانمە بەستت چییە؟ چ جۆرەکیانە؟ ئێمە هەموو جۆرە چەوریەکان پێوتە چەوری زیان بەخش، وەکو ئەوەی کە لە ناو کۆمەڵگایە ڕەنگە هۆشیاری ئەوەنە هەبێت جۆری چەوریەکان بناسرێتەوە. جگەرە چەوری لە چەوری HDL، ئەمە جۆرەکانی تر کۆلیسترۆل. ئەتوانی بە زمانەکەی خۆتان بە زمانە پزیشکێکە بەڵام بڵێ ئێمە چەوری بە ئینگلیزیەکەی HDL یان چەوری قورسی پێوترێ، ئەمە چەوری سوودبەخشە. بەڵام چەوریەکانی تر چەوری کۆلیسترۆل، چەوری ترایگلیسراید یان چەوری سیانی پێوترێ. ئەو چەوریە کە لە ناو کۆمەڵگایوان وساو چەوری جگەری پێوترێ، خۆی چەوری جگەر نییە، بەڵام ئەم چەوری یەکێک لە شوێنە گرنگەکان کە لە سەری تەرەسوبەکایان نیشێت جگەرە، پەنکریاسە. ئەمە پێوتێت چەوری ترایگلیسراید یان چەوری سیانی، چەوری VLDL، چەوری LDL. ئەمانە هەموو کە لە تاقیگەکانە ڕەنگە زۆربەی تاکی کۆمەڵگا هۆشیار بێ لەباری ئەم جۆرانەوە پێیان وتێت چەوریە زیان بەخشەکان. غەیری ئەوە چەوری HDL کە چەوری سوودبەخشی پێوترێ. زۆر باشە. دکتۆر کەی پشکنینی چەوری بکرێ؟ خەڵک هەیە یەتە لای بەڕێستان ئەچێت لای پزیشکێکی تر هەر لە خۆیەوە کۆمەڵێک پشکنینی کردووە. ئێوە دەستوری ئێوە چۆنە بۆ پشکنینی چەوری؟ چەند کاتژمێرانی نەخوارد بێت، چۆن ڕۆژی پێشتر چی خوارد بێت؟ ڕێنمایەکی وردمان بیتێ بۆی ئەگەر خەڵک پێشوەختە خۆشی پشکنینی کرد کە ڕەنگە لەگەڵی نەبیت پشکنین بکە، ئەگەر کردی بۆی بە شێوازێکی تەندروست بێت. پشکنین بۆ چەوری وەکو ڕۆتین دوای تەمەنی 40 ساڵی بکرێ، وەکو ڕۆتین. بەڵام وەکو پشکنینێکی چەوری بۆ کەسێک گومانی ئەوەی لێکی کە توشببووێ بە نەخۆشیەکانی دڵ یان گومانی ئەوەی هەبێت کە بە شێوەیەکی بۆ ماوەی یان وراثی توشببووێ بە نەخۆشی چەوریەکان ئەکرێت لە پێش تەمەنی 40 ساڵی و یان هەتا لە تەمەنی 10 ساڵی 20 ساڵی ئەکرێت، چونکە هەنە جۆری چەوریمان هەیە بە شێوەیەکی بۆ ماوەی ئەگوێزرێتەوە بۆ نەخۆش. ئەمانە لە تەمەنێکی زووەوە ڕەنگە لە دوای تەمەنی 10 ساڵیەوە یان 20 ساڵیەوە ئەم چەوریانە تیانە دەرکێ و کاریگەریە خراپەکانیشی لە سەر نەخۆش دروستەکە. لەبەرەوە وەکو هەموو تاکێک ئەگەر تەنانەت لە ڕووی تەندروستیشەوە هیچ کێشێکی تەندروستی نەبێت، باشتر وایە لە دوای تەمەنی 40 ساڵی، چونکە هەموو دراساتەکان لە دوای تەمەنی 40 ساڵیەوە کراون پشکنینی چەوری بکات. لەسەر ئەساسی ئەو پشکنینە دواتر متابعەکانی دواتر دەرەکەوێت. من مەبەستم ئەوەیە هەیە نانی بەیانی خواردووە چه پشکنینەکە یاخود نانی ڕێ خواردنەوە، بەستم زیاتر ئەم خاڵەیە چۆن ئەو پشکنینە بکرێت. زۆر گرنگە پشکنینی چەوری لە برسێتی بکرێت.
یعنی بەلانی کەم و 10 بۆ 12 ساعت هیچ نان نەخوات هەموو جۆرە پشکنینێکی تر لە کاتی ناخواردنە بۆ چوری پشکنێکی نادەقیقەیان ورد نییە کە ئەڵین هیچ نەخوات تەنانەت ناتوانێت بۆ چایەکی شخوا بە شەکرەوە یان شەربەتێکی شخوا چکە ئەو شەکرە کە ئاچێتە ناو خوێنەوە ڕێژەی ترایگلیساید بەرزەکاتەوە لە کە لە چەورەکان نەخۆش ڕەنگە گومانێکی بۆ دروست بێت کە چوری ترایگلیسایدی بەرزە لەبەرەوە گرنگە 10 ساعت بۆ 12 ساعت هیچ نەخوا تەنها ئەتوانێت ئاوە بخواتەوە لەبەرەوە گرنگە بەڵێ گرنگە 10 بۆ 12 ساعت برسی بێ تەنها ئاوی خواردبێتەوە ئەمە چوری پشینێکی دقیق دەرەچێت دکتۆر زانیت چی باسی شتێ بکەین بەڕاستی خەڵک تۆزێک تیاماوە ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان تۆزێک تێکەڵ و پێکەڵی دروست کردو بۆ خەڵک چێڵێ دوو بخۆی چێگەڵێ مەی خۆی چێگەڵە پێی خەڵەوە بێ چێڵە پێی زایتە بێ چێڵێ باشە ئەویترەڵێ بۆ دڵخراپە پێمان بڵێ کەسێکی تەندروست بێ زەحمەت دوو بخوا یاخودنا بەڵێ بە بینە سەر پرسیارەکە تۆزە ورترکەینەوە ئەمن دووک بۆ کەسی تەندروست و ناتەندروست هەر بە ناتەندروستی ئەزانین دووک بەڵام بۆ کەسێکی تەندروست کە جوڵەیەکی ڕۆژانەی وەرزشێکی ڕۆژانەی هەبێت کە بتوانێت ئەو وزەی کە لە چەورێکە وەرئەگرێ بیسووتێنێ ئەتوانین ڕێگە پێدراوە بۆ کەسێکی تەندروست کە ئەوەنە بجوڵە بەڵام بەگشتی چەوری دووک بە چەوری تێرداهەنرێ بە هەموو شێوەیەک لە ڕووی پزیشکیەوە وەکو پزیشکی پسپۆری دڵ قسە ئەەکەم وەکو اختصاسەکەی ئێمە ڕێ پێ نەدراوە ئەمە بە چەوری تێری دانین هەموو جۆرە چەورە تێرەکان لە ڕووی اختصاسی ئێمەوە ئێمە ئەبێ بە دووری بگرین لە نەخۆش ڕەنگە کۆمەڵە سوودی تەندروستی هەبێ بەڵام بەپی ڕێبەری تەندروستی پزیشکی ئەوروپی چەوری تێرەکان لە ناویە چەوری دووک بە هەموو شێوەیەک ڕەفسکراوە بە ئەو زانیارە هەبێت بەڵێ بەڵام جگەلەوە بێگومان سوودی تەندروستیشی هەیە ئێمە ئەگەر کەسێکی ئاسایی جوڵەیەکی ڕۆژ بەڵێ ئاسایی کەسێکی ئاسایی بۆ کۆڵێ دڵی حەزی لە خواردن بێ جوڵەیەکی ڕۆژانەی باشی هەبێ هیچ نەخۆشێکی تەندروستی نەبێ کێشەی چۆرەکانی نەبێ کێشەی دڵی نەبێ کێشەی پستانی خوێن و شەکرە ئەوانی نەبێ چەند ڕۆژارێک چەندێکیش بخوا بەپی جوڵەکەیەتی یعنی بەپی هەرچەندێک بتوانێت بجوڵێ ئەتوانێت ئەو ینی ڕۆژانە ئەتوانێت بیخوا بەڵام گرنگ ئەوەیەک ئەو وەرزشە یان ئەو جوڵەیە لە مقابل ئەو وزەی کە لە چۆرەکە وەرەگرێت وەکۆڵە بیسووتێنێ ئەگەر نا وەکو تەنانەت بایەک هەڵی پزیشکی هەیە ئەمە ڕاستی کەینەوە باش ئەمە لە ڕووی بەپی ڕێبەری گایدلاینی ئەوروپی نەخۆشیەکانی دڵ تەنانەت ئەو جۆرە چەوریانە کە بەکارهێنرێ بۆ وەزن دابەزاندن بۆ نوێ زۆر کەس هەیە ڕێجیمێکی تۆکە بۆی کێشی دابەزێنێت تەنان ئەو جۆرە چەوریانە کە بەکارێنێ هەمووی ئەبێ لە ڕووی تەندروستی دڵەوە ڕێپێدراوە بێت بەپی ڕێبەری ئێمە ئەو جۆرە چەوریانە بۆ نە ناتوانانی دووک یان کولیەن ئەعتمادکە دەسەر گۆشت بەتابەتی گۆشتی سوور یان چۆریەکانی گۆشت بۆی کە لە کاربۆهایدرێت دوورکەویتەوە لە هەما کاتیشە وەزندا ئابەزێنێ بەڵێ ینی ڕەنگە نەخۆشەکە کاریگەریکی زۆر باشی بۆ وەزن دابەزاندن یان سوودێکی زۆر باشی وەرگرتوێت بەڵام لایەکی ترەوە لە ڕووی ڕێبەری گایدلاین یان گایدلایتی یوروپیان سۆسایتی ئۆف کاردیۆلۆجی کۆمەڵی پزیشکانی ئەوروپی ئەم جۆرە چەوریانە ڕێپێدراو نییە چونکە کاریگەری لاوەکی دروستەکە لەسەر بۆری خوێنەکانی دڵ کاڵین بۆری خوێنەکانی دڵ هەموو شوێنێکی جەستەی مرۆڤەگرێتەوە باشە دکتۆر کەواتە با بێنە سەر پرسیاری بینەرانی خۆش پرسیارەکانی ئەوم لە یاد نەکردو لەبەرەوەی کە زەرورە بە بابەتی چەوری خوێن پرسیارێکیە توانێت لە کۆمنت بنووسێ ئەڵێ هەنێک کەس کێشی کەمە زعیفە بەڵام چەوری بەرزە ئایا ئەمە ڕاستەوەی کە لە پرسیار بەدڵنیاییەوە چەوری بەرزی و نزمی چەوری ڕەبتی بە کێشەوە بە شێوەیەکی نسبی بە شێوەیەکی ڕێژەیی ڕەبتی یان پەیوەندی بە وەزنی کەسەکەەوە هەیە زۆر وەزنی زۆرە بەڵام چۆرەکانی ئاسایە و عکسیشەوە هەیە وەزنی کەم و چۆرەکانی بەرزە تا ڕادەیەکی زۆر ئەم جۆرە چەوریانە هۆکاری بۆ ماوەی دیارریەکە ئەمە لە باوانیانەوە خەلەلێکی ئەنزیمات هەیە لە جگەریانە خواردن بێ مەرج نییە بەڵام خواردنی ناتەندروست چەوریەکە زیاتر بەرزەکاتەوە ئەگەر قەڵەویش نەکات چەوریەکە زیاکە خواردنیتان تەندروست ئەگەر قەڵەو بێ ئەگەر کەسێک زعیف بێت بەڵێ خواردنی ناتەندروست بخوا ئەگەر قەڵەویشی نەکات چەوریەکە زیاد دەکات بە تەئکید ئەگەر قەڵەویشی نەکات چەوریەکان زیاتر بەرزەکاتەوە دکتۆر
کەسێک پرسیاری وایە ئەڵێ من بەیانیان زۆربەی بەیانی بە سەرێشە خەبەرمە بێتەوە پەیوەندی هەیە لەگەڵ بەرزی چاوریەکانی خوێن بەگشتی توانین بڵین بەرزی چاوریەکان نیشانەیەکی دیاریکراوی نییە مەگەر ئەوەی کە چاوریەکان زۆر بەرز بێ یان چاوری سیانەکان زۆر بەرز بێ هەندێک جار وەکۆڵە داگیرانی شان و مل یان ئازاری شان و ملیان سنگ تونگبوون یان هەناسە تونگبوون دروستەکە ئەمیش ئەگەر زۆر بەرز بێ لە سەر و 500 بێت چاوری سیانەکە ئەگەرنا وەکو نیشانەیەکی تایبەتی بەرزی چاوریمانە مەگەڕووی کە بە پشکنی دەرکەوێت. دکتۆر باسی چاوری جگەر کراوە ئەوە چه جۆرە چاوریەکە کە لەسەر جگەرە نێشێت و خواردنی ئۆمیگا 3 تا چەندێک سوودی هەیە بۆم بابەت بێگومان کاڵین چاوری جگەر چاوری سیانیان چاوری ترایگلیسیرایدە ئەو جۆرە چاوریە هۆکارەکەی بەرزی و جۆرە چاوری دوو هۆکارە هۆکاری بۆ ماوەی هۆکاری ئینڤایرۆمنتەڵ یعنی خواردن ئەم مەترسی ئەم چاوریە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین کەمتر لەسەر بۆریەکانەکان دڵ دروستە بێ بەڵام لەسەر جگەر ئەنیشە لەسەر پەنکریاس ئەنیشە ڕەنگە هۆکاری بێت بۆ هەوکردنی جگەر هۆکارێک بێت بۆ هۆکردنی پەنکریاس هۆکارێک بێت بۆ مەترسی توشبوون بە نەخۆشەکانی شەکرە نەخۆشەکانی جگەر وەکو مەترسی چاوری سیانی یەکێک لەو چارەسەرانی کە بەکارهێنرێ بۆ دابەزاندنی ئەم جۆرە چاوریە خواردنی ئۆمێگا 3 بە حەب یاخود بە خواردنی ئاسایی بە شێوێکی گشتی بە حەب بخورێ باشتر بۆ کەسانی کە چاوریەکەی بەرزترە چونکە ڕەنگە سیستمی خۆراکیەکە ئەوەنە بەهێز نەبێ بتوانێت دایبەزێنێت لەبەرەوە بە خواردنی حەبەکەت تا ڕادەیەک هەم سەلامەتە و هەمیش کاریگەرە. دکتۆر پەیوەندی هەیە لە نێوان قەڵەوی یاخود قەڵەوی بەشی ورگ و نیشتنی چاوری سەرجگەر بێگومان قەڵەوی ورگ یەکێکە لەو کرایتیریانە یانێکێک لەو پێوەرانی کە پێیانەوتێ مێتابۆڵی سندرۆم ینی زیادبوونی کێشی ورگ لەگەڵ چاوری سەرجگەر بەرزی چاوریەکان لەگەڵ بەرزی شەکرە یان ناڕێکی کاری ئەنسۆلین ئەمانە پێیانوتێ مێتابۆلیک سندرۆم هەمویان بەیەکەوە کۆنیشانەیە کە مەترسی توشبوون بە نەخۆشەکانی دڵزیاکەن لەبەرەوە قەڵەوی ورگ یەکێکە لە هۆکارە مەترسیدارەکان بۆ بەرزبوونی چاوری بۆ توشبوون بە نەخۆشی شەکرە بۆ مەترسی توشبوون بە نەخۆشی بۆریەکانی خوێن. باشە چاوری سەرجگەر خراپە یاخود چاوری خوێن بەرز بێت بێگومان بەڵێ هەردووچەند کاریگەریان هەیە چاوری کۆلیسترۆڵ و LDL کە پێوتێت چاوری خوێن ئەمانە کاریگەری مباشریان هەیە لەسەر بۆری خوێنەکانی دڵ بۆری خوێنەکانی دڵ کە ئێمە باسەکەین لە وەکۆڵێ لە مێشک لە چاو لە بۆری خوێنەکانی مل دڵ گورچیلە پەلەکان بۆ هەموو شێک لەو شوێنانە مەترسی هەیە ئەمەوەکو چاوری خوێن کە پێوتێت چاوری کۆلیسترۆڵی LDL بەڵام چاوری ترایگلیسیراید وەکوتمان کاریگەری ناڕاستە و خۆی هەیە لەسەر بۆری خوێنەکانی دڵ بەڵام کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر تەندروستی پەنکریاس و جگەر کە دوو ئەندامی زۆر گرنگن ڕەنگە وتمان ببێتە هۆی توشبوون بە هەوکردنی یان نەخۆشیەکانی جگەر توشبوون بە هەوکردنی پەنکریاز یان مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی شەکرە زیاد بکات ئەمە وەکو مەترسی چاوری جگەر یان چاوری سیانەوەی کە لەناو کۆمەڵگەدا باوە. باش ئەگەر ئێستا و بەڕێزانەی چاویان لە بەڕێستە و بینەری ئەم بەرنامەیە نەخۆشی دڵیان هەبێت یاخود نەخۆشی بەرزی فشاری خوێنیان هەبێت چی نەخۆن شتێکی دیاریکراوەیە کە بەی شوێنەی خۆن یاخود ئەبێ هەموو شتێک بخۆن بەڵام چاوریەکان کەم بخۆن ئەوانی کە نەخۆشیەکانی دڵیان هەیە ئەمە بەگشتی پیانەڵین لە چاوریە تێرەکان دوور بکەونەوە وەکو چاوری تێرەکان بەبەسمان چییە تەنانەت سەر توێژی ماست یان شیری چاور بە چاوری تێردانرێت پەنیرێکی چاور بە چاوری تێردانرێت قەیماغ بە چاوری تێردانرێت چاوری ناگۆشتی سوور چاوری تێرە فاست فود ئەمانە هەمووی بە چاوری تێردانرێت ئەو شتانەی کە سوور ئەکرێنەوە لە ڕۆنە ئەمانە چاوری تێر دروستەکەن ئەمانە بە شێوێکی گشتی بە نەخۆش ئەڵین دووگ بە چاوری تێردانرێت بە ئەو شتە بزانین سەر و پێ ئەمانە هەمویان پڕن لە چاوری تێر بە شێوێکی گشتی ئەڵێن لە چاوری تێرەکان دوورکەونەوە کەمەش نەیخۆن لەگەر حەزیان ئەتوانرێ ینی ئەوە نییە بە تەواوەتی دوورکەوێتەوە بۆ نمونە ئەتوانێت نەخۆشێکە توژووی بە نەخۆشەکانی دڵبوون و ئەتوانێت لە هەفتەیەکە کەمتر لە 500 گرام یان لە نیو کیلۆگرام گۆشتی سوور بخوا کە ئەویش کۆمەڵە سوودی گرنگ هەیە لە گۆشتی سوورە بۆ نمونە یەکێکە لەو عنسوڕە موهیمانەی بۆ ڤیتامین B12 کە بەشێکی گرنگە لە بڵێن یانی هۆکارێکی گرنگە بۆ باشکارکردنی سیستمی دەمار و ماسولکە بەرەوە بەپی ڕێبەری ئێمە ئەتوانرێ نزیکەی 500 گرام کەمتر نابێت لە 500 گرام زیاتر بێت لە هەفتەیەک ئابیخوا باشتر وایە کەم چاوری بێ باشتر وایە سوور نەکرێتەوە بە برژاوی یان بە کوڵاوی بخورێنرێ ئەمە وەکو
چەوریە تێرەکان و لە هەمان کاتیشە چەوریە ناتێرەکان یان چەوری سوود بەخشەکان بخورێ وەکو لە سەرەتادا ئاماژەمان پێ باشە دکتۆر با باسی ماسی بکەین ماسی چۆن بخورێ بە سوودە ئێمە ڕەنگە تۆزێ خوێ و هەندێک بابەتی تری زۆر پێوە بکەین بەڵێ بۆ کەسێک کە تەندروست بێ و ئەوانشکە گرفتی دڵ و گرفتی بەرزی پەستانی خوێنیان هەیە چ جۆرە ماسیەک و چۆن بخورێت بەگشتی ئەگەر بڵین ماسی بە هەر باشترە ماسی چەم و ئەوەی کە سروشتەکەیە و ئەو چۆری کە لە ناو ماسیەکە چۆرێکی سروشتیە چۆرێکی سناعینیە بەو خواردنەتە دەستکردانەکە دروستە بێت چکە ئێمە مەبەستمانە ئەو چۆریە سوود بەخشی کە لە ناو ماسیەکەیە بەکاری بێنین نەک ئەوەی کە چۆریە کە چۆرێکی دروستکراوە بێ بە خواردنی دەستکرد ئەوەی کە ئەدرێت لە بڵین ئەو حوزی ماسیەکان کە بەکارێنرێ لەبەرەوە ماسی بەحریان چەم تەوان باشترە بێگومان و شێوازی دروستکردنەکەی باشتر وایە ماسی سوور نەکرێتەوە برژاو یان ماسی هەیە ئەبرژێنرێت بە فڕنی تایبەتی بەبێ بەکارهێنانی ڕۆن باشتر وایە بەو شێوێ تەبەن بەکارهێنانی خوێی زۆر بەکارهێنانی شەکری زۆر ئەمانە بە شێوکی گشتی بە هەمووی شێوەیەک لە ڕووی پزیشکی دڵەوە زۆر ئێمە باشی نازانین باش چی ئەڵێ بە ئەو گەنجانەی یاری لەش جوانیەکەن کارێکی باشە یاخود ئەبێ لەژێر ڕێنمای پزیشکا بێ و چیاڵی لەسەر هۆرمۆنەکانەوانەی کە بەکارێنن وڵای بەگشتی هۆرمۆنات ئەوەی کە بەکارە هێنرێ کاریگەری لاوکی زۆر زۆرە جگە لە باباسی دڵ بکەین مەبەست بەڵێ بەگشتی بۆ سەر نەخۆشەکانی دڵیش کاریگەری لاوکی زۆرە چونکە زۆربەی هۆرمۆناتانە هۆرمۆناتی ستیرۆیدی پێوترێ هۆرمۆنە ستیرۆیدەکان یان تەنانەت نەن ستیرۆیدەکانیش بە تایبەتتر ستیرۆیدەکان کە بەکارە هێنرێ لە وەرزشەوانی لەش جوانی بێ هەر جۆرە وەرزشەوانێک بێ کاریگەری ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆی هەیە لەسەر بۆرەکانی خوێنی دڵ ئەمە زۆر نەخۆشمان هەبوو لە عمرێکی گەمە لە تەمەنێکی کەمە توش بووە تەنانەت یاری وەرزشەوانی لەش جوانی بووە توش بووە بە کێشەی بۆرەکانی خوێنی دڵ یان توژوو بە جەڵتی دڵ یان توژوو بە زەبحەی نامستەقر کە ئەچینە بڵین هستری نەخۆشیەکە ساڵانێکی زۆرە لەو هۆرمۆنە ستیرۆیدەکان بەکارێنرێ جگەلەوە ئێمە ناتوانین تەنها بڵین هۆکارەکە هۆرمۆنە ستیرۆیدەکانە ڕەنگە هۆکاری بووماوەی لە پشت بێ کەوچێکە لە هۆکارە گرنگەکان بۆ توژوو بە نەخۆشەکانی دڵ لە گەنجانە بەڵام بە شێوەیەکی گشتی هۆرمۆنە ستیرۆیدەکان کاریگەری لاوەکیان زۆر زۆرە لە کاتی زۆر پێویستانە بێ بەکار نەهێنرێ ئەویش بۆ ماوەیەکی زۆر کورت لەژێر ڕێنمایی و چاودێری پزیشکە جیالەوە یان بەدەرلەوە بە شێوکی گشتی توانانی بڵین زیان بەخشە باشە دکتۆر ئەگەر کەسێک بێتە لای بەڕێستان چاوری بەرز بێت بەڵێ سەرەتا پێویستە خواردن ڕێکاتەوە یاخود دەستکا بە وەرزش کامیان بەلای بەڕێستەوە گرنگترە کاتێک ئەڵین چەوری بەرز بۆ دوو پۆلێنی هەیە بۆ کەسی ئاسایی کۆمەلگا بۆ کەسێکی نەخۆش بۆ کەسی نەخۆشیش تەوان ئەویش پۆلێ نەکرێت بە چەند ئاستێکەوە ئەگەر کەسێکی ئاسایی بێ چەورەکان زۆر بەرز نەبێ بۆ نمونە کاڵین چەوری بۆ ترایگلیسیرایدەکە لە خوار 500 بێ کۆلیسترۆلەکان زۆر بەرز نەبێ لەو ئاستایانە بێ کە ئێمە گومانی هۆکاری بۆ ماوەی لێ بکەین ئەتوانین لە سەرەتاوە بە ڕێکردنەوەی ڕێجیمی ڕۆژانەی خواردن و بە ممارەسەی وەرزشێکی ڕێکوپێک و ڕۆژانە کاریگەریکی زۆر باشی هەیە بۆ ڕێکردنەوەی چەوریەکان و دابەزاندنی چەوریەکان بەڵام بۆ کەسێکی نەخۆش کە توژووی بە کێشەی دەمارەکانی دڵ یان نەخۆشی دەمارەکانی مل بێت چاو بێ یان سەر بێ باشتر وایە بە دەرمان دەست پێ بکرێ بە چارەسەر دەست پێ بکرێ ئەمانیش بەپێی مەترسی ئاستی نەخۆشیەکەی ڕێژەی چەورەکە دیاریەکەین چونکە یەک هەڵە هەیە لە کۆمەلگایە حەزەکەم و ڕاستکەمەوە کاتێک کە دەرمانێکی چەوری ئەنووسین بۆ نەخۆشێک یەتەوە بۆ نە چەورەکەی باش دابەزیوە ئێمە ئەو چۆری کە زۆر مەقسەدمانە یان گرنگە بەلامانەوە کە دای بەزین چۆری LDL ئەم چۆری LDL ئاستی هەیە بۆ نەخۆشێک بۆ نمە توژووی بە جەڵتی دڵ ئاستەکە بێ زۆر کەم بێ لە خوار 55 بێ بۆ نەخۆشێک کە توژنو بوو نەبێ بۆ شەکری هەبێ باشتر وایە لە خوار 70 بێ بۆ نەخۆشێک کە شەکری نەبێ پستانی خوێنی هەبێ بەتەنیا باشتر وایە لە خوار 100 بێ لەبەرەوە زۆر گرنگە نەخۆش تێبگەێنین کە ئەم چەوریە بۆ تۆ ئەبێ تارگەتەکە و چەنە بێ هەدەفەکە چەنە بێ لە چه ئاستێکا بێ چونکە زۆر جار نەخۆشمان هەیە بۆ نە چەوری
سەرەتای 120 هاتۆ بۆ دابەزیەوە بۆ هەفتا سێرەکەی سربەخۆ دەرمانە چۆرەکەی وەستانوە یان لە شوێنێک ڕێمایەکی دراوەتە دەرمانە چۆرەکەی وەستان و پێوتراوە چۆرەکە و تازە دابەزۆ چۆری نەماوە ئەمە تاوان هەڵێکی زۆر باوە لە کۆمەلگا لەبەرەوە ئاستی چوری لە کەسێکی ئاساییەوە بۆ کەسێکی نەخۆش جیاوازە هەت تەنانە لە ناو کەسی نەخۆشە بەپی ئاستی مەترسیەکە ڕێژی چورێکە دیاری ئەکرێ ئەوش لەلایەن پزیشکۆ لەبەرەوە ئەو تارگێتیان و هەدەفی کە دائەنرێ بۆ چوریەکە بە شێوکی زانستی ئەمێ نەخۆش پەیڕەوی ئەو ڕێژێ بکات دەرمانی چوریەکێکە لە دەرمانە زۆر سوود بەخشە کەم زیانەکان لەبەرەوە هیچ دەرمانێک نییە بێزیانی لاوکی بەڵام بەگشتی بە شێوەیەکی ڕێژەی ئەتوانی بڵین دەرمانێکی سەلامەتە هەنە ماچی زۆر بچووکی هەیە کە زۆر زۆر ئەو کۆبڵین نادرە لەبەرەوە بە شێوکی گشتی تەندروستە و سەلامەتە و زۆر کاریگەرە مەترسیەک توشبوو بە نەخۆشەکانی دڵ بە تەواتی کەمەکاتەوە زۆر باشە دکتۆر سوورچی و سپاسی بەڕێستەکەین سپاس بۆ وەرمایەوەدانە بینەرانی خۆشەویست مەدی ساخی و سەلامەتیمان هەیە بۆ مولایەکتان تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ